شەڕی دەستگا هەواڵگریەکان کوردستان بەرەو کوێ دەبات. بڵاوبوونەوەی پەیوەندی دەستگا هەواڵگریەکان بە کەیسی قاسم سولەیمانی و جەوهەر ئاغای هەرچی چ ئاماژەیەکی تێدایە. ئەزموونی کاری دەستگا هەواڵگریەکان لە وڵاتان بەگشتی بەسەر دوو مۆدێلی کارکردندا بەش دەبێت. مۆدێلی یەکەم ئەرچی دەستگا هەواڵگریەکە بە ئامانجگرتنی نەیارەکانی ئەم وڵاتەیە لە دەرەوە کە دیارترین نمونەیان مۆسادی ئیسرائیلیە کە لە سەرەتا بە ئامانجی دۆزینەوە و لە ناوبردننی هەموو بەرپرسە سەربازیە نازیەکان دروست کرا بۆ ئەمە شڕۆڵی گەورەی جێڕا. بە ئێستاشەوە ئەرکەکانی تەنها لە دەرەوەی سنوور جێبەجێ دەکات و دوایین کاریش تیرۆرکردنی زانایەکی بواری ئەتۆمی ئێران بوو لە ساڵی ڕابردوودا. مۆدێلی دووەمی کاری دەستگا هەواڵگریەکان کارکردنە لە ناو سنووری وڵاتەکە و لێدان لە نەیارە ناوخۆییەکانی دەسەڵاتەکە کە ئەمەش دەستگای ساواکی سەردەمی شا لە ئێران باشترین نمونەی ئەم جۆرە دەستگا هەواڵگریانەیە. لە هەرێمی کوردستان ئێستا پارتی وێچێتی خاوەنی دەستگای هەواڵگرین. ئەگەرچی بڕواڵەت بۆ پاراستنی کوردستانە بەڵام ئەوەندەی چاویان لەسەر ململانەیە ناوەخۆییەکانە چاویان لەسەر دەرەوە نییە، واتە لە مۆدێلی دووەم نزیکترین. لە ماوەی ڕابردوو لەلایەن ئاژانسی یاهو نیوزی ئەمریکی راپۆرتێک بڵاوکرایەوە کە تیایدا ئاماژە بۆ ئەوە کرابوو دژە تیرۆری یەکێتی دەستی لە کوشتنی قاسم سولەیمانی هەیە. هەرزوو ئەم هەواڵە لەلایەن یەکێتی و دەستگا هەواڵگریەکەی ڕەت کرایەوە و پارتیان بەوە تۆمەتبار کرد کە لە ڕێگای دەستگا هەواڵگریەکەی زانیاری ناڕاستی دژ بە یەکێتی داوەتە ئەم دەستگایە. لە بەرامبەردا لە چەند ڕۆژی ڕابردوو هەواڵی هەوڵی تیرۆرکردنی جەوهەر ئاغای هەرچی بڵاوکرایەوە و پاراستن بەوە تۆمەتبار کرا لە پشت هەوڵەکەوەیە. لە بەرامبەردا دەستگای پاراستن تۆمەتەکەی بە هەڵبەستراوی بەشێکی یەکێتی و دەستگا هەواڵگریەکەی تۆمەتبار کرد. ئەمە جگەلەوەی ئەم دوو دەستگا هەواڵگریە جار وێنە یان گرتەی ڤیدیۆیی بەرپرسانی یەکتر بڵاو دەکەنەوە، واتە بەرپرسانی یەکتر بە ئامانج دەگرن بۆ گرتنی ڤیدیۆی ئابڕوبەرانە. ئەمە لە کاتێکدایە کوردستان لەسەر ئاستی دەرەوە چەندین مەترسی وڵاتان و گروپە تیرۆریستیەکانی لەسرە، کەسی جگەلەوەی خاوەنی یەک دەستگای هەواڵگری نیشتیمانی نییە. دوو دەستگا حیزبیەکەشی سەرڕای ئەوەی پارەیەکی زۆریان بۆ تەرخان دەکرێت کەسی بوونەتە بەشێک لە فاکتەری ناسەقامگیری ناوەخۆیی. بە جۆرێک وەک زیینین بلاسخارد نوێنەری گشتین نەتەوەیە گرتوەکان لە عێراق وتی پێناچێت بەم فۆرمی ئیدارەدانە کوردستان تا سەر بتوانێت پارێزگاری لەم ئەزموونەی بکات.